بازارەکە مەفتوحە کراوەیە بەڵام خەڵک پارەی دیگیفانێدانی خەڵک وەسعی باش نییە 5 مانگ 6 مانگە خەڵک معاشی وەرنەگرتووە معاشت یعنی ژیانت بەچ بەڕێوە دەچێت بەچ بەڕێوە دەچێت من پرسیاری لە تو دەکەم ئەتو بەچ بەڕێوە دەچێت ئەمە پێشمەرگاتیمان کردو لەو شەقی بۆ ئەومان پێشمەرگاتی نەکردووە ئەوڕۆ حکومەتی هەرێم حکومەتی هەرێم خەڵکی وا قڕۆ بکات شارێکمان هەیە لە ڕانی ناویان نەناوە شاری دەواازی ڕاپەڕین بریا باە وڵای خەڵک زۆری پشێمانە لەو ڕاپەڕین یعنی خەڵک معاشەتی نییە خەڵک ژیانی نییە خەڵک لە سلێمانیە لە 11 ڕەمەزانێ کابرا بە عیلەوە خۆی کوشت ینی هاواری کردی خۆ دەکوشم لە بەرەوەی سێ پاشەوە هیچم نەخواردووە وەکو ئەو هۆکارانە هەمووی دەگەڕێنەوە سەر حکومەتی هەمووی دەگەڕێنەوە سەر حکومەتی لە بەرەوەی حکومەت ئەگەر حکومەت بێ دەبێ هاگای لە خەڵکی بێ دەبێ هاگای لە ژیانی خەڵک بێ دەبێ خەڵک بەڕێوە بەریادی سپینی بۆ لە کاتی هەڵبژارنێدا ئەو دەڵێ دەنگێ بدەمن ئەو دەڵێ دەنگێ بدەمن ئەو دەڵێ دەبێت سندوقم بۆ سەوکەی ئەو دەڵێ دەبێت بۆم زەردکەی نەزەرتەوە و نەسەوزیشەوە تێگەشتی یعنی تاقمەکات و تێپێشێک گەنجن بۆمە گەنجنین بۆمە مافن نییە مافیانە وەکو مافیای دەژین لەو کوردستانی واتە ئەو گەلا ئەو خەڵکە تەسعی داوە خەڵکە شەهیدی داوە خوێنی داوە تێگەشتی بۆ خی گەورە لە قورئان نافەرمی ثم لتسألون يومئذ عن النعيم بۆ ئەو سەرۆت و سامانە بۆ دەبێ بەس دەبێت لە بۆ هەولێرە لە بۆ سلێمانی بێ لەبەرچی ئەدی لەبەرچی ئەستا ئەشتا دوبی ناوەرە شاری سلێمانیە ئازادیە تێگەشتی ئازادیە بەڵام ئازادیەکە من ئازادیە چ لێ بکەم کوردستانی چ لێ بکەم ئەگەر جیفانم نەبێ ئەگەر ئازادیم نەبێ ئەنی ژنومێت بە هەزاران ژنومێت لێک جودا بوو مادە خەڵک لەو خوای بەزیاد بێ ئێستاش لای خوای بەرنەداوە خەڵک هەر ئومێدێکی هەیە کە ژیانی بۆ بگەڕێتەوە تێگەشتی بەڵام ئەوانە بەزەیان نییە بەزەیان نییە خی گەورە دەڵێ ثم ئەو جاری دەڵێ دیسان دووبارە دەکاتەوە ثم ئەو ناز و نیعمەتە ئی هەموو خەڵکی وەڵڵاهی ئی هەموو خەڵکی خۆی لە یعنی ناخۆشیێک دێت خۆشێکی با بەسەردا بێ خۆشێکی دێ بۆ دەبێت لە سۆران بە خۆت شارەزای سۆرانی بۆ دەبێت کابرا سێ کوڕی بەیەک لە عزەی بۆ بێتەوە ماڵە سێ شەیدی بەیەک لە زەی بۆ بێتەوە ماڵێ بۆ جەنابی سەرۆکی بڕیار دەدا یەک کەسی سێ برا پێشمەرگە یەک پچی ئەوەی یەک جەبەی یەک شەهید بێ تێگەشتی ئەوی دیکە ئەگەر شەهید بۆ ئەوی دیکە ژێوی ئەو ماڵێ بەخێو دەکات ئەویش دیکە شەهید بۆ ئەو بەخێوی دەکات داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەم ئەگەر بەزەیەکی بەخۆدا بێتەوە لە ڕای ئەو خوای لە ڕای ئەو نەوەتونەوە خوایکان خوای گەورە ئەوە ڕەمەزانە و مەفتوحەکیلو ئەو خەڵکەی بکاتەوە خەڵک دەستی بەسەری خەڵکی خۆدا بینی ئەو خەڵکەی ئەبینی هیچی عەلاقەی بەدەستەوەیە لەبەرچی لەبەرەوەی هیچی پارەی پێ نییە تا شتێ بکڕێ بمناڵ وەڵڵا دوێنێ پێرێ نەفەر هاتۆتە ئێرە سەعەبی 2000 نییە بۆ دەستێک لیباس بۆ مناڵەکەی بکڕێت بۆی بکڕێت و بۆی عەلاقەیەکی باوێ باتەوە وەڵڵا من ئێستا ئەوە ڕقم تەلەفۆنی یەک ماڵم وەرگرتووە قەرارە تەلەفۆنی بۆ بکەم یەک کوڕی هەیە تەلەفۆنی بۆ بکەم بێتە ئێرەکانە چی بوێ لە بازار لە حسابی خۆم بۆی بکڕم ئەوش نەدەڵێ 10 ڕۆژ دەبێ 15 ڕۆژ دەبێ دەڵێ من ماڵ دەڵێ نانم لە ماڵەوە عازر نەکردووە دەڵێ خێرخواز جیرانەکانم بۆم دێنن دا کە پارەی پێ نەبێ بێت لە بازار چی بکڕێت مناڵێت بێتە ئێرەکانە ڕۆژە 1500 ناری تەبع پەیداکە ئایا بە مەسرەفی ماڵیدا بیداتە داو دەرمان بۆ دایکی یاخو کرێخانی پێ بدا چی مەسرفێکی پێ بکات لیباسی پێ بکڕێ بۆ ڕۆژی جێژن تۆ سەیری ئێمە مەکە ئێمە کە دانیشتوین لێرە ئەوەی دەکەین لەخوا بەزیاد بێ ئێمە بەدەستمانەوەی بەڵام خەڵکی تری فەقیر و هەژار زۆر زیاترە لە دەوڵەمەندە کەس مادەمونێکی دوای نییە هەر وەک جێژن نەبێ وەک جێژنانەیەک نییە بەڕێوە بچێت زۆر زەعیف ئەگە بیکەیەدە بەش 9 بەشی فەرقە 9 بەشی فەرقە جاران ئەگە بای 500,000 مان فرۆش بە ئێستا بای 50,000 دەفرۆشی لە بەیانیەوە مثلەکتەر لێرە کە دانیشتوم هەتا ئێستا زەلامەک نەبییتەوە بە چەند ئەو بوو بە سەعات 2 کە نەبێ بازار نەبێ کابرا باخەڵی بەتاق بێت چی بکڕێت تۆ کە هیچت پێ نەبێ چەکڕی دەوەرەها ئەو بازاڕی بگەڕە سەناسە داخوا کەس دەبینی دوو عەلاقەی بەدەستەوە بێ